لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە ئەمڕۆ لووتکەی تەندروستی بۆ نەخۆشیەکانی منداڵان لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی چەندین پرۆفیسۆر و پزیشکی ناوخۆی و نێودەوڵەتی تێیدا ئامادە دەبن. ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوەوانە پێشتر ئاماژەمان پێکرد گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە کارگەرێکی زۆر باشی دەبێت لە ئاڵوگۆڕی زانست و زانیاری سەبارەت بە نەخۆشیەکان و لە هەرێمی کوردستانیشدا خۆشبەختانە چەندین پزیشکی زۆر باشمان هەیە لەو بارەوە دەتوانن خزمەتێکی زۆر باش بە کۆمەڵگا و بە نەخۆشیەکانی منداڵان ئەنجامدەن. ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەم ئەمزانین ئەم پانێڵە چۆنی بەچێوە دەچێت چۆن بەڕێوە دەچێت. دەچمە لای بەڕێز دکتۆر دانا پسپۆی نەخۆشیەکانی منداڵاکە دکتۆر سڵاوی خوا لێبێت. سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆریان سڵاوی خوا لێبێت. سپاس بۆم دەرفەتە. دەمەوێت بۆمان باسکەی ئەم پانێڵە چۆن بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی و ئامانجتان چییە لەم جۆرە پانێڵانە؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەرنامەکەتان. ئەمە یەکەمین کۆنفرانسی سولی ئینتەرنێشناڵە تایبەت بە نەخۆشیەکانی مناڵان. هەڵبەتە لەم شارە پێشتر کۆنفرانسی دیکە کراوە، بەڵام بەم ناوە بە ناوی سولی ئینتەرنێشناڵەوە ئەمە یەکەمین کۆنفرانسە بێت کە تێە بانگێشتی کۆمەڵی پسپۆڕی جیاواز لە وڵاتی جیاوازەوە لە وڵاتە ئەوروپیەکان لە ئەمریکا لە وڵاتە عەرەبیەکانەوە کراوە بۆ ئەوەی کە لێرە باسی نوێترین داهێنانەکان لە بواری چارەسەری و تەشخیصکردنی نەخۆشیەکانی مناڵانە بکرێت و لێرە ڕاگۆڕینەوە ئەکرێت بۆ ئەوەی کە بزانین نوێترین دۆزینەوەکان چییە لە بواری چارەسەرکردنی نەخۆشیەکانی مناڵانە. فرانسای وەروەها لە چەند وڵاتەوە میوانتان هەیە؟ لە زۆرێک لە وڵاتانەوە هەیە، بە دڵنیاییەوە لە ناوخۆی عێراقەوە هەیە، لە وڵاتە عەرەبیەکانەوە هاتوون، لە بریتانیا وڵاتە ئەوروپی و ئەمریکیەکانەوە هاتوون. ئەتوانم بڵێ فعلەن هەر بەناوەکەیشیا کە سولی ئینتەرنێشناڵە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و لە زۆرێک لە وڵاتانەوە میوان هاتووە و لێرە باسی نەخۆشیە جیاوازەکان دەکرێت، باسی تەشخیصی جیاواز دەکرێت، باسی ڕێگەچاری جیاواز دەکرێت و ئەو توێژینەوە نوێیانەی کە لە بواری نەخۆشیەکانی مناڵان ئەکراوە لێرە گەنگەشە کرێت، باس دەکرێت و زانیاری باشە بەخشرێ بە بەشداربوانی کۆنفرانسەکە. کاکتۆ بڕیار وایە ئەم کۆنفرانسە بۆ ماوەی چەند ڕۆژ بەشدار بێ و هەروەها گرنگترین توێژنەوەی کە لەم کۆنفرانسەیە پێشکەشەکرێن کامانن؟ کۆنفرانسەکە خۆی کەلعادە سێ ڕۆژە، ڕۆژی یەکەمیان وەرکشۆپێکە کە دوێنێ کراوە، بەڵام لەم ڕۆ کۆنفرانسەکە دەست پێ کردەوە ماوەی 2 ڕۆژە خایانێت واتە ئەو ڕۆ سبەینە. تەواوی نەخۆشیە جیاوازەکانی مناڵان لێرە و باسی لێوە کرێ، نەخۆشیەکانی کۆئەندامی دەماری مناڵان، نەخۆشیەکانی دڵی مناڵان و هەروەها نەخۆشیەکانی مناڵی تازە لەدایک بوو، نەخۆشیەکانی پێستی مناڵان، نەخۆشیە نەشتەرگەریەکانی مناڵان، نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە، کۆئەندامی هەر. ئەتوانی بڵێ کۆنفرانسەکە زۆر شاملە و تەواوی نەخۆشیەکانی مناڵان لێرە باسی لێوە کرێت لەلایەن پسپۆڕی جیاوازەوە. بەڵێ کاک دکتۆر، ئەمە یەکەمین لووتکەی تەندروستیە لە شاری سلێمانی ئەنجام دەدرێت. پێت وایە ئەم جۆرە پانێڵانە کاریگەرێکی باشی دەبێت لە ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان پزیشکەکاندا و دقیقەن ناوەڕۆکی بابەتەکانتان لە چی پێک دێت؟ هەڵبەتە پێشتریش کراوە، بەڵام بەم ناوە بە ناوی سولی ئینتەرنێشناڵەوە بەڵێ یەکەمین لووتکەیە تەواوی نەخۆشیەکانی مناڵان قسەی لێوە کرێت. نەخۆشیە دەماریەکانی کۆئەندامی مناڵان لەلایەن پرۆفیسۆرێکی بریتانیەوە کە خۆی چەندین ساڵە توێژینەوە کە لەو بۆ عێراق قسەی لێوە کرێت. نەخۆشیەکانی دڵی مناڵان بە دڵنیاییەوە لەلایەن پسپۆڕی جیاوازەوە نوێترین زانیاری سەبارەت بە تەشخیص، سەبارەت بە چارەسەرکردن لێرە قسەی لێوە کرێت. نەخۆشیەکانی کۆئەندامی هەرسی مناڵان ئەمانە زۆر بە تەرکیزی قسەی لێوە کرێت. مناڵی ساو تازە لەدایک بوو قسە لەسەر تەواوی گرفتەکانی کرێ و قسە لەسەرەوە کرێت کە چی بکرێت، واتە لە ئاستی دنیای لە ئێستا لە چی قۆناغێکایە.
نەخۆشیەکانی نەشتەگەری مناڵان واتە تەواوی نەخۆشیەکانی مناڵان لێرە باسی لێو ئەکرێت و نوێترین زانیاریەکان کە ئەوەی کە لە دنیا پێی گەشتون لێرە ئەخرێتە ڕوو و مناقەشە ئەکرێت و ئەمە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەوەی کە ئێمەش بزانین کە ئاستی دنیا گەشتووەتە چ شوێنێک و بۆ ئەوەی کە بتوانی لە داهاتووە سوودیان لێ ببینین و ئەوەشی لێرە کراوە دیسان پێشکەشی ئەوانی دیکەکرێت. باش کاکتۆر پزیشکانی کورد لەم کۆنفرانسەیە بچەند توێژینەوە بەشدارن یاخود بڵێن ئەو توێژنەوانی کە کراوە بەرهەمی پزیشکانی کوردە یاخود بە هاوبەشی لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستانەوە بەشە پزیشکەکان ئەنجام درراوە. هەڵبەتە کۆنفرانسەکە بە هاوکاری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد لەگەڵ کۆلێژی پزیشکی بەشی مناڵان زانکۆی سلێمانیا کرا بە بێگومانی توێژینەوە و قسەکەری پزیشکانی کورد و ناخۆی خۆشمان هەیە بەشێک لە توێژینەوەکان ڕەنگە تەنها لایەن پزیشکانی کوردی ئێرەوە کرابێت و بەشێکیش لە توێژینەوەکان بە هاوبەشی کراوە لەگەڵ کۆمەڵی پزیشکی دیکە لە وڵاتانی دیکە واتە هەم تێکەڵێکە لە نێوان پزیشکانی ناوخۆ و پزیشکانی دەروێشە. زۆر باشە کاک دکتۆر دەکرێت بڵین ئەمە ئامانجێکی زۆر باش یاخود دەرەنجامێکی زۆر باشی دەبێت بۆ پزیشکەکان بە تایبەتی ئەو پزیشکانەی کە لە ناوخۆی خۆماندا هەیە. بەڵێ بە بێگومانی ئەمە یارمەتی دەرەکی باشە چونکە ئەمە هاوکارێکە بێ بۆ ئەوی کە بزانی چۆن توێژینەوە ئەکرێت و لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانی دنیا کە ئەوان بێگومان خیبرەی چەندین ساڵیان هەیە بۆ ئەوی کە بزانین ئەوان گەشتون بەکوێ و چۆن چارەسەرەکەن و چۆن تشخیصی نەخۆشیەکانیان ئەەکەن و ڕاگۆڕینەوەیەکی باش ڕووەدا و دیسانمە یارمەتی دەرێکە بۆ ئەوی کە پزیشکانی خۆمان لینکێک و پەیوەندیەک دروست بکرێت بۆ ئەوی کە لە داهاتوو بتوانرێت لەگەڵ ئەم پزیشکانە لەگەڵ ئەم موئەسەسە گەورانە پەیوەندی دروست بکرێت و ڕاگۆڕینەوە هەبێت و یارمەتی دەرێکی باشە بێت بێگومان بۆ بەروپێشچوونی چارەسەرکردنی نەخۆشیەکانی مناڵان لە داهاتووە. باشە کاک دکتۆر دانا هۆکار چییە کە نەخۆشخانەی دکتۆر جەمال و هەروە شاری سلێمانیتان هەڵبژاردووە بۆ ئەنجامدانی ئەم لوتکەیە و هەروە ئەو دەرئەنجامانە یاخود ئەو بەرهەمانەی کاکرێت لە ئەم کۆنفرانسەوە وەربگیرێ بۆ هەم بۆ نەخۆشخانەی دکتۆر جەمالی مناڵان و هەروە بۆ شاری سلێمانی کامانە بن. نەخۆشخانەی دکتۆر جەمال لە ڕاستیا پێشەنگە بەڕوبەری نەخۆشخانەکە و ئەو ستافەی کە لە نەخۆشخانەکە ئیشەکەن هەوڵیان داوە کە ئەوەی باش بێت سەبارەت بە نەخۆشیەکانی مناڵان بهێنرێتە کوردستانەوە و بە مەسئولیەتی خۆیانیان زانیوە کە ئەم کۆنفرانسە و لە داهاتوو کۆنفرانسی دیکەش بکرێت بەڵام بۆ سەرکەوتنی کۆنفرانسەکە باشتر بووە و یارمەتیدەرێکی باش بووە کە لەگەڵ کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیا تعاونیان هەبێت و بێگومان ئەو تعاونە کراوە و کۆنفرانسەکە ڕێکخراوە. یارمەتیدەرێکی باشە بە بێگومان تەواوی پزیشکانی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لە پارێزگای سلێمانی لە تەواوی شار و شارچکەکان لە شارەکانی دیکە لە هەولێر دوهۆک تەواوی شارەکانی عێراقەوە بەشدارن و پزیشکە گەنجەکان بەشدارن بۆ ئەوی کە ئاگدار بن کە ئەو توێژینەوە نوێیانە ئەو چارەسەرە نوێیانە و چۆنێتی ئەپرۆچ واتە نزیکبوونەوە لە تەشخیصی نەخۆشیەکان چیەکرێ بۆی لە داهاتوە ئیستیفادەیان لێ بکرێت و ئاگداربوونە لەوەی کە لە دنیا گەشتون بکوێ و چی پێشکەوتن چۆن یارمەتی دەرە لەوەی کە نەخۆشخانەکان بەرەو پێش بڕوا بۆ ئەوەی دیسان لێرە ئیستیفادی لێ بکرێت. کاک دکتۆر بێگومان لەوانەیە لە هەرێمی کوردستاندا چەندین کێشە و گرفت دەبێت لە زۆرێک لە نەخۆشیەکان زۆرێک لەو نەبوونی ئامێر ئێوە لەم پانێڵەدا گفتوگۆ دەکەن لەبارەوەی کە ئەو کێشە و گرفتانەی کە هەن سەبارەت بە نەخۆشیەکانی منداڵان و چارەسەرەکانی بۆ بدۆزنەوە و بە تایبەتی تر کۆمەڵێک ئامێر کە پێویستن و ئاگاداری بن و بتوانن بێنە نێو هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەو پزیشکە نێودەوڵەتیانی کە هاتوون لەو پانێڵەدا بەشداری دەکەن. بێگومان ئەمە یارمەتیدەرێکی باشە بێ بۆ ئەوەی کە ئاشنا بیت بۆەوەی کە لە دنیا چی ئەگوزارێت و دیسان لینکێک دروست بێت بۆ ئەوەی ئەگەر پزیشکانی ئێرەش پێویستیان بەوە بوو کە کۆرس وەربگرن ئەوە بڕۆنە دەرەوە و دیسان ئەو زانیاری کە وەریەگرن چ لێرە لەم کۆنفرانسە بێەوە چی لە کۆنفرانسی دیکا بێەوە چی لە وەرشۆکانە بێت بۆ ئەوەی دیسان بهێنرێتەوە لە ناوخۆی وڵاتە ئیستیفادەیان لێ بکرێت. بێگومان ئەم جۆرە کۆنفرانسانە یارمەتی دەرەبێت و
یارمەتیدەرێکی باشە بێت دیسان هەروەکو پێشتریش باسم کرد بۆەوەی لینکێک دروست بێت لەگەڵ ئەو پزیشکانە چ لە وڵاتانی دەوروبەرا بێت لە وڵاتانی دەروێشا بێت و هەر لە ڕێگەی ئەم لینکانەوە زۆر جار وەهای کردووە کە پزیشکی ئێرە بۆ پسپۆڕێکی دیاریکراوە بۆ جۆرە نەخۆشیێکی دیاریکراوە بڕاتە دەرەوە بەشداری وەرکشۆپ و پانێڵی جیاواز بکەوە دیسان بە زانست و زانیاری تەواو بگەڕێتەوە. زۆر باشە دکتۆر بۆ ئەم کۆنفرانسە ئێوە تەنها ڕێگە بە میوانانی تایبەت و هەروە توێژەران دەدەن بەشدار بێت لەم کۆنفرانسە یاخود کراوەیە بۆ هەموو کەسانی کە لە بواری پزیشکیا کار دەکەن بە تایبەتی قوتابیانی بەشە پزیشکیەکان؟ کۆنفرانسەکە تایبەتە بە نەخۆشیەکانی مناڵانەوە تەواوی پزیشکە پۆڕەکانی مناڵان لێرە بەشدارن و کراوەیە بۆ ئەوان و خوێندکارانی خوێندن لە بواری نەخۆشیەکانی مناڵانە و خوێندکارانی دیسان خوێندکارانی بەشە جیاوازەکان ئەوانش کراوەیە و ئەتوانن بەشداری ئەم جۆرە کۆنفرانسانە بکەن و بێگومان کۆنفرانسەکە بۆ هەموو لایەک ئیسفادەی هێواتە تەنها ئەوە نیە کە بڵی بەس بۆ پسپۆڕی مناڵانە ڕاستە ئەمان زۆر فۆکەس و تەرکیزێکی تەواوی ئەمان لەسەرێتی بەڵام تەواوی پزیشکان دەتوانن ئیسفادە لەم جۆرە کۆنفرانسانە بکەن. بەگشتی کاک دکتۆر لە هەرێمی کورساندا ئێوە چ کێشە و گرفتێکتان هەیە لەگەڵ نەخۆشیەکانی منداڵان دەواتە ئەو شتانەی کە پێویستن ئێوە لە بەردەستانانین چین؟ لە ڕاستیان نەخۆشیەکانی مناڵان ئەوەی کە پێویستە ڕەنگە گرفتە ڕئیسیەکە تەنها بوونی سیستم بێت و بوونی نەخۆشخانە بێت واتە لە ڕووی بینایە و ئەگەرچی ئێستا ئیشی باش کراوە بۆ ئەوەی کە نەخۆشخانەکان تعمیر بکرێنەوە و ئیشی باشی تیا بکرێت و بەشێک لە گرفتەکان بریتێ لە گرفتی عینایە واتە دیسان تەنها ئامێر نییە بەڵکو بریتێ لە نەقسی توانای مرۆیی بە تایبەتی لە بواری کارمەندی پسپۆڕ کە لە بواری عینایە ئیش بکە ئەمانە بەشێکن لەو گرفتانەوە بەشێکی دیکە لە گرفتەکان بریتێ لە نەبوونی ئەدواتی پێویست لە بواری نەخۆشەکانی دڵی مناڵانە کە بێگومان تەواوی ئیشەکە بە ئامێری پزیشکی ئەڕات و بە کەرەستەی پزیشکی ئەڕات لە داخستنی ئەو کۆن لەکردنەوەی تەسکبوونی دەمارەکان ئەمانە هەمی پێویستی بە ئامێری پزیشکی بێگومان نەقسێکی تەواو هەیە بەڵێ و ئامێرانە کێشەی تایە و نەقسی هەیە و ئەدەواتی کامل و بوارانە لە بەردەستانیە. باشە کاکتۆر بۆ پێی کە مناڵ بوونەوەرێکی ناسکە و هەروەها نەخۆشیەکانیشی بوارێکی هەستیارە لە ڕێگەم کۆنفرانسە و ئایا کارەکەن لەسەرەوەی کە دایک و باوکان یاخود بەخێوکەران بە هەستیاریەوە لەگەڵم بابەتەیە مامەڵە بکەن و هەروەها کاتی هەستکردن بە نەخۆشی لە مناڵەکانیانە پەنابەرنە بەر پزیشکی پسپۆڕی مناڵان یاخود ئیشەکەتان تەنها بوارێکی زانستی و تەنها بۆ پزیشکان و ئەو کەسانە بێت کە تایبەتن لەم پسپۆڕەیە؟ بەشێکی کۆنفرانسەکە باسکردن بۆ لەسەر کۆمیونیکیتینگ سکیڵ واتە چۆنیەتی پەیوەندیکردن واتە هونەری پەیوەندیکردن لەگەڵ دەوروبەرا چونکە ئەمە ئیشی پزیشکانە دیسان خاوەنی هونەرێکی باڵا بن چۆن تەعامل لەگەڵ دایکان و باوکان ئەکەن چونکە لە ئێستا زۆرێک خەڵک تەداخولەکە لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی مناڵانە لە بۆنبڕەیەکی لاکۆڵانەوە بگرە لە ڕەنگە هەندێک جار فاڵچیەکەەوە بگرە لە کەسوکارەوە بگرە ئەمانە هەموو تەداخولەکەن بۆیە بەشێکی کۆنفرانسەکە کە دوێنێ پانێڵەکە دەستی پێکردووە قسەکردنەوە لەسەرەوەی کە هونەری قسەکردن و پەیوەندیگرتنی پزیشک لەگەڵ دایک و باوک لەگەڵ کەسوکارە چۆنە بێت بۆ ئەوەی کە وەها بکات دایک و باوک لە کاتی نەخۆشی مناڵەکانیانە تەنها پەنابەرن بۆ نەخۆشخانە مناڵانەکان و تەنها پەنابەرن بۆ پسپۆڕانی بواری مناڵان بۆ ئەوەی کە چارەسەری مناڵەکانیان بکات چونکە ئێمە زۆر جار تێبینی ئەومان کردووە کە لە ئەنجامی ئیهمالکردن یاخود بەکارهێنانی چارەسەری دیکە و لەلایەن خەڵکانی ناپسپۆڕەوە مناڵ تووشی گرفتی تەندروستی زۆر گەورەیە بێت بێگومان بەشێکی پانێڵەکەەوە بۆ کە قسە لەسەرەوە کراوە کە دکتۆرەکان خاوەنی هونەرێکی باڵا بن لەوەی کە پەیوەندی بگرن لەگەڵ دایک و باوک و کەسوکاری نەخۆشە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دانا مەجید پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و هەروەها بەشداربوو لە لووتکەی تەندروستی بۆ نەخۆشیەکانی منداڵان کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. زۆر سپاس بۆم دەرفەتە کاک دکتۆر گیان زەحمەتی کێشا.